هاوکات لە ئەنجامی سیاسەتی چەوتی چەندین ساڵەی حکومڕانی لە باشووری کوردستان بێگومان قوربانی یەکەمی ئاڵۆزی و گەندەڵی و قەیرانەکان لە هەموو ڕێکەوە ژنانن. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی کوشتن و خۆسووتاندنی ژنان و سووتانی ژنان لە زیادبووندایە، چونکە کۆمەڵگەیەک بە پێشەنگایەتی ژن ئازاد نەبێ ئازادبوونی مەحاڵە. لەبەر ئەوە چارەسەری هەموو گەندەڵیەکانیش لە ڕێگەی چارەسەری کێشەی ژنان دەبێت. سەری ڕێز و نەوازش بۆ سەروین و شەهیدانی تێکۆشان و شەهیدانی ڕێگای ڕزگاری و ئازادی ژنان، شەرمەزاری و ڕسوایی بۆ ئەو پیاوانەی کە لەژێر دەسەڵاتێکا کە بکوژانی ژن بە ئازادی لە شەقامەکانە ئەسوڕێنەوە، سەرەتا شەرمەزاری بکوژان و دووبارە شەرمەزاری ئەو حکوومەت و دەسەڵاتەی کە ژنکوژانی لە ژێر سایی خۆیدا شاردۆتەوە. و هەندێک لە ڕاگەیاندنەکان لە ئێستاە کە ئەڵێن ئەمە بە کارەساتێکی نەخوازراو بووە، و یەکێک لەوانە کە پۆلیسی سۆرانە لە ئێستاە لە جیاتی بە زووترین کات کار بکا بۆ دۆزینەوەی تاوانبارەکە و حەقیقەتی ئەو ڕووداوە لە ئێستاە بە دەنگێکی زوڵاڵانە ئەڵێ ئەمە کارەساتێکە و کە ئەمە کوشتن نییە.